لە کەرکووک بە سەدان دەرچووی دانەمەزرا و گرت بوونەوە و دەڵێن خەڵک هەیە دەرچووە و بە پارە دامەزراوە. گرانبوونی نرخی بنزین لە هەرێمی کوردستان نرخی هاتوچۆی تەکسیەکانی گران کردووە. سڵاوتان لێبێت. دەرچوانی دانەمەزراوی کەرکووک لە بەردەم بینایی پارێزگار گرت بوونەوە و دەڵێن خەڵک هەیە بە دەفتەرێک دۆلاریان شتێ زیاتر دامەزراوە کەچی ئێمە تیاماندایە 20 ساڵە زانکۆی تەواو کردووە و تاکو ئێساش بەرهەمی ڕنج و ماندووبوونی خۆی وەرنەگرتووە و هەرزارەوە بە بیانویەکی شڕەتەکرێنەوە. ئەوان بە قسەی خۆیان ژمارەیان 7000 کەسە و پێشتریش ناڕزاییان دەربڕیوە، بەڵام هێشتا ئەڵێن هەر کۆڵ نادەین و بەردەوام ئەبین تا ئەو کاتەی بە ئامانج ئەگەین. سەرکەوت سەلاحەدین وەکو نوێنەری ئەوان قسەی بۆ 964 کردووە و ئەڵێت لە ساڵی 2014 زانکۆم تەواو کردووە، هێشتا دانەمەزراوم. ساڵی ڕابردووش بە پارەی کرێکاری و عەرەقی نەوچاوانی خۆم ماستەرم خوێندووە، بەڵام هێشتا هەر بێ ئیش و کارم. گرانبوونی نرخی بنزین لەگەڵ خۆیدا کرێی تەکسی ناو شارەکانیشی گران کردووە و شۆفێرێکی تەکسیش لە سلێمانی قسەی بۆ 964 کردووە، ئەڵێت پێشتر داخلی ناوشار 3000 دینار وە، بەڵام ئێستا بەو نرخە دەری ناهێنێت. ناچارین کرێی تەکسی نرخەکەی گران بکەین. ئێستا نرخی لترێک بنزینی نۆرمال لە نێوان 1050 تاکو 1150 دینارە. هەردوو جۆرەکەی دیکەش نرخیان زۆر بەرزترە. بەهۆی ئەم گرانبوونەوە شۆفێران لە سەرجەم شارەکانی هەرێمی کوردستان ڕوویان لە بنزینی 750 دیناری پاڵپشتی کراو کردووە و سەرەیان بۆ گرتووە. شۆفێرێکی دیکەی تەکسی بە 964 ود ئەم بنزینە 750 دیناری هاوکارە بۆ شۆفێران، بەڵام ئەگەر بنزینخانەیەک بۆ تەکسی و پاسەکان جیا بکرێتەوە بێگومان باشترە، چونکە دەڵێ ئەوان ڕۆژانە پێویستیان بە بڕێکی زیاتری بنزینە. لە چەمچەماڵ بەرزی شۆستەکان بۆ تەبەربەز بۆ ماتۆڕی کەم ئەندامان و بۆ تەنیا پێچێک دەبێت ڕێگایەکی دوور ببڕن تا یوتێرنێک دەدۆزنەوە کە بۆ ماتۆر و پایسکلە شەحنەکانیان گونجاو بێت. هاوڵاتیەکی کەم ئەندامی شاری چەمچەماڵ ڤیددیۆیەکی بۆ 964 نردووە بڕوونی ئاماژەی بەو کێشەیە کردووە. وەک لە ڤیددیۆکە دەرەکەوێت کاتێک دەیانەوێت پێچ بکەنەوە یاخود بپەڕنەوە بەهۆی بەرزی شۆستەکەوە ژێری ماتۆڕەکانیان بەرزەویەکە ئەکەوێت و گیرە خۆن. کەم ئەندامانی چەمچەماڵ داوا لە لایەنە پەیوەنددارەکان و شارەوانی قەزاکە ئەکەن کێشەکەیان بۆ چارەسەر بکەن و بەرزی شەقام و یوتێرنەکان تەخت بکەن تا ئەمان بە ئاسانی هاتوچۆی تێدا بکەن و لە شاقامەکان بە سەلامەتی بپەڕنەوە. نۆبەرەی شووتی دەشتی شارە زوور کە شووتێکی بەناوبانگە گەیشتە ناوبازاری قەزاکە و بەهۆی سروشتی بوون و تام و کوالێتیەکەیەوە سەرنجی هاوڵاتیانی بۆ خۆی ڕاکێشاوە. شووتی فرۆشێک شەڵێت بە شەرتی بێدەرمانی ئەیفرۆشین. ئەو شووتی فرۆشە لە گوندی چەناخچیان بارێک شووتی هێناوەتە ناو بازار و کیلۆی بە 400 دینار ئەفرۆشێت وڵێت ئەمە یەکەم بەری شووتیەکەی شارە زوورە و ئێمەش بە شەرتی زبری و شیرینی و بێدەرمانی ئەیفرۆشین. بەوتەی ئەو فرۆشیارە سروشتی و بێدەرمانی ڕەنجی پەمەیە، بەڵام ئەگەر دەرمانی تێبکرێت مەبەستی شووتیەکەیە ڕەنگەکەی سوورێکی تۆخ ئەبێت بۆی ئەوان لێرە بە شەرت ئەیفرۆشن. کاتێکی خۆش بۆ هەموو لایەکتان و خواتان لەگەڵ.